بەڵێ سارە ئێستا بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بەشێک لە سالاکوارانی بواری مەدەنی لە بەرامبەر پەرلەمانی کوردستان لە شاری هەولێر گربوونەتەوە تیایدا ئەوان بەتەمای ئەوەن بستنە بەردەم سەرۆکایەتی دیوانی سەرۆکایەتی هەرێم و هەروە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەردەم پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەوان داوای ئەوە دەکەن کە موسەی پلە بەڵزەکان لە هەرێمی کوردستان لە هەرسەی سەرۆکایەتیەکە کەم بگرێتەوە بۆ 150 هەروەها موسەی خانەنشینی پلە بەرزەکان نەمێنێت. من ئێستا بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم گربوونەوەی ڕێکخەری گربوونەوە کەم لەگەڵە کاکەلی ئەگەر پێم بڵێ ئاماستان لەم گربوونەوەی سەگەر فەرمیتەیە. بڵێ ئەوە ئێمامە بۆ شەشەم ساڵەچێت بەردەوام هاتوونێتە بەردەم ئەم دەستگایانەی حکوومەت کە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمە داوامان کردووە ئەم سەرۆت و سامانەی کە لە کوردستانە بە نائەدالەتیدا بەشەکرێت کە دیارە سەرۆت و سامان زۆرە بەشێ لە داهات سامانی وڵات کە نەوت و زەویە حکوومەتی هەرێم بە کەیفی خۆی تەخشان و پخشانی پێکات و بۆتە هۆی ئەوەی کە ئێستا 30 میلیاردێرمان لە کوردستانایە بەهۆی دزین و بەتاڵانبردنی لەلایەکی ترە و موچەی کە لە کوردستانە هەیە بە شێوەیەکی نادات پەروەرانەدا بەشەکرێت. بۆ نمونە ئێستا لەم لافیتەیە نووسراوە موچەی سەرۆکی هەرێم 46 جاری موچەی شەهید و ئەنفال کراوە یان وەزیرێک یان پەرلەمانتارێک 17 جاری شەهید و پەرلەمانتارێ وەرەگرێت. ئەمە بە هەموو پێوەرێک ئەمە شتێکی ناڕەوایە چ بە پێوەرە ستانداردە جیهانیەکان کە موچە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا 15 جار و لە وڵاتێکی وەکو بەریتانیا 10 جار و لە وڵاتێکی وەکو ئەمریکا موچەی کەمترین کرێکار لانیکەمی موچە 6 جاری پەرلەمانتارەکە بەڵام لە کوردستانە گەشتە 50 جار کەمترین موچە و بەرزترین موچە و هەروە خەڵکێکی زۆر ئەمانە خەڵکێکی زۆر ئەمە پلەی بەرز خانەنشین کردووە کە خزمەتی گشتیان نەبووە یان پێشمەرگە نەبوونەوە ئەوەشی پێشمەرگە بۆ ئێمە ڕێز و تایبەتیمانێ بۆ پێشمەرگە دێرینەکان بەڵام دەچێت لەسەر سکلی بە پێشمەرگاتی خانشین کریان نەک بەوەی کەوا بە وەزیر و بە مدیر عام و نازان بە کۆمەڵەشت و ئەوەشی ئیشی پێ ناکرێەوە پلەی بەرز خانشین کراوە مەمانەوە بگەڕێتەوە سەر چاودێری خێزانی ئەو موچەی کە وەزارەتی کار و کارباری کۆمەڵاتی دەبەخشێت. پێشتر وەک ئاماژەت پێکرد پێشترش گربوونەوەتان بۆ ئەم کێشەیە کردووە ئایا تاسن بەدەم داواکاریەکانی ئێوە هاتنەوە ساڵەکانی بواری هەموو جارێک کە گربوونەوەمان کردووە لە دوای ئێمە پەرلەمانتاران پرۆژیان حاضر کردووە بۆ نمونەمە یەکێکە لەو پرۆژانەی کە حاضریان کردووە بەڵام دوای ئەوە خۆیان خاننشین بوونەوە چوونەتە ماڵەوە باسی نەمانی خانشینەکەیان نەکردووە گەنجی وا هەیە بە تەمەنی 30 ساڵ 25 ساڵ 28 ساڵ 32 ساڵ 35 ساڵە بێ ئەم میلەتە بۆ 30 ساڵ 35 ساڵی تر بە مانگانە 6 ملیۆن و نیو دینار بەخێویان کەن ئەمە شتێکی ناڕەوایەوە خۆشیان هەست بە مەسئولیەتیەوە ناکەن کە موچەی خانشینەکەیان بۆ دەرەچێتەوە ڕۆنە ماڵەوە ئیتر باسی ناکەنەوە جارێکی دیکە بەڵام ئەو کاتێک کە لێرە بوون مزایریان دەکرد من لام ڕوونە کە ئێمە ئەمڕۆ خۆ ئەم گربوونەوەیمان کردووە سبەینێ کۆمەڵە پەرلەمانتار پرۆژێکی تر تەقدیمەکەن دوای مانگێتر لە بیریان نەچێتەوە بێ ئێمە جایەتر بینەوە بیخینەوە بیریان بۆ ئەمانە جددینین لە سەریشەکانیان و ئەو شعارەی کە بەرزیان کردبووە پێشتر کە کابینەی دادپەروەری بێ بەداخەوە کابینەی نەک دادپەروەری حیای دادپەروەریشی برد و ئەمانش ئەو هەموو بەڵێنەی لە بانگەشی هەڵبژاردنەدایان کە پارەی نەوت دابەشکان کە سۆسیال ببڕنەوە کە کابانی ماڵەوە موچەی بۆ بڕێتەوە هەمووی درۆ دەرچوو ئێستا ئەوانەی لە حکومەتەکەمان پەرلەمانەکەمان کابینە و کابینەی درۆ دەرچوو ئەوانی لەگەڵ ئێوەن تەنات سالاکوانانی بواری مەدەنی لە شاری هەولێریان لە شارەکانی تریش لە شاری تریشوا بەڕێوەن و ئێمە ئەمەندا هاتوینە و هیوادارم خەڵکی تریش بێت و خەڵک داوای مافی خۆی بکات داوای بە شەنەوتی خۆیان بکەن ئایا ئەم نەوتە سامانی ژێرزەمینەوە شاخەکانمان کشتی کرا بە چەمەندەوە نەوتەکەمان فرۆشرا گازەکەمان فرۆشرا بێەوەی خەڵک بزانە خێزانی وایە داهاتی لە موچەی حکومەت دەیان ملیۆنە و خەڵکی واشەیە لە سەر جادەکان وا سوالەکات ئەم نادات پەروەری هەیە ئەمە جێی قبول نییە و ئەبێ خەڵک ناڕازی بەوە خەڵک بێتە سەرجادە تاکەی ئەم خەڵکە ناڕازیە بن نانیە بیخۆن و ئاو ئێستا هاتم بۆ ئێرە کابراایك داوای ئاوەکەی بەدەستم بوو داوای ئاوەکەی کرد پارەی نەبوو ئاو بکرێت ئەمە کەی ڕەوایە سەرخۆش بەڵێ ئومێد دیارە پێشتریش چەندین جار ئەوان یاداشتیان داوەتە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان پرۆژە لەسەر ئەم پرسە پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان کراوە بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە بەڵێ ئومێد لە ئێستادا هیچ کەسێکی بەرپرز یاخۆت هیچ پەرلەمانتارێک بەدەم داواکاریەکانی ئەو هاوڵاتیانەوە هاتووە؟ نەخێر تاکو ئێستا ئەوان بەتەمان ئێستا لێرەوە پەڕنەوە بۆ بەردەم پەرلەمانی کوردستان ڕەنگە لە بەردەم دەرگاوە لەوێندە پەرلەمانتارێک بێتە پێشوازیان و ئەو یاداشتانیان لێوەربگرێت تاکو ئێستا هیچ کەسێک نهاتۆتە ئێرە. چالاکوانی مەدەنی و هاوڵاتیان بەنیازن تاکەی نەڕزایەتیەکان بەردەوام بێت.
وەک ئاماژەیان پێکرد ئەوان دەستنە بەردەم دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەستنە بەردەم سەرۆکایەت پەرلەمانی کوردستان و دەستنە بەردەم ئەنجومەنی وەزیرانیش و یاداشت دەدەنە هەرسێ سەرۆکایەتێکە بۆ ئەوەی ئەم پرۆژەیان بۆ جێبەجێ بکرێت کە وەک باسییان کرد لە پێشتریش لە پەرلەمانتاران پرۆژەی لەم زۆریان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە بەڵام جێبەجێ نەکراوە. بەڵێ